پێغەمبەری آخر زەمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەبۆ سەر یار و شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئەمە دەبوانی خۆشەویست سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ. ناونیشانی سیمینارەکەی بەندە لەژێر ناونیشانی چۆن دەبیتە کەسێکی سەرکەوتوو. هەمومان حەزەکەین سەرکەوتوو بین، هەمومان حەزەکەین پێشکەوتوو بین، هەمومان حەزەکەین لە کارەکانمانە ئاستێکی باڵا ببڕین، نەتیجەیەکی گەورە بەدەستبێنین. ئەم سەرکەوتنانە بۆ هەر یەکێکمان لە هەر ئاستی خۆیان و لە هەر پیشەیەکی خۆیان خەون و خەیاڵمانە. مامۆستایەک هەروە، ئەندازیارێک، دکتۆرێک، دوکاندارێک، ژنێکی ماڵەوە، هەمووی هەر بەم شێوازەیە. بەڵام تا چەند هەوڵمان داوە، تا چەند ئەو خاڵانەی یا ئەو هۆکارانەی پێویستن بیان گرینە بەر بۆ سەرکەوتن گرتومانەتە بەر، لە خۆمانە تەطبیقمان کردووە. یەکەم پێش هەموو شتێک پێشەوەی بچینە ناو بابەتەکەوە، ئێمە پێویستیمان بەوە هەیە بە گۆڕانکاری هەیە، گۆڕانکاریەکی جەزری بکەین ئەو کاتە ئەتوانی سەرکەوتوو بین. ئەم گۆڕانکاریە چۆن نەکرێ؟ چی بگۆڕین بۆ ئەوەی بگۆڕین؟ چی بکەین بۆ ئەوی باش بین؟ بیا بەدەستەواژەکەی تر کەوتم چی بگۆڕین بۆی بگۆڕین. چی بگۆڕین بۆ ئەوی سەرکەوتوو بین؟ چی بکەین بۆ ئەوی سەرکەوتوو بین؟ کەوابوو هەموو وشەکان خەینەوە سەر خاڵی سەرکەوتن، چۆن ئەتوانین سەرکەوتوو بین یا کەسێکی سەرکەوتوو بین. خاڵ یەکەم بەڕێزان کە ئینسان ئەوێ کەسێکی سەرکەوتوو بێ، وتم لە هەر بوارێک کە خۆی ئەوێ. یەکەم شێت بێ ئومێد مەبە، گەشبین بەو بێ ئومێد مەبە. لە تەمەنی خۆتانە بێ ئومێدی وەلاخەن. بەچی ئەکرێ؟ بەوە ئەکرێ بەڕێزان خاڵ یەکەم پەیوەندی و عەلاقەکانمان، ڕەبتەکانمان، فیشەکانمان ڕێک بخەینەوە. ئێمە هەمومان پەیوەندیەکی شلوشێوا و پەیوەندیەک کە جۆرێک لە با بڵێن شەپڕەوی تایە، جۆرێک لەوەی تایە کە بێتەنزیمی تایە، بێنیزامی تایە. هەمومان کۆمەڵێک پەیوەندیمان هەیە، کۆمەڵێک لینکمان هەیە. من زۆرتر، ئەم کەمتر، ئەو زیاتر لە هەردووکمان. ئەم پەیوەندیانە چۆن ڕێگەخینەوە؟ خاڵ یەکەمە پەیوەندیەکانمان ڕێ بخینەوە بۆ ئەوەی بچینە سەر سکە، بۆ ئەوەی بچینە سەر سیستەمێک. کە پەیوەندیەکانمان ڕێک خستەوە، کۆمەڵی خاڵی تر پێویستە ئەنجا ئەم خاڵانەی تر پێویستە جێبەجێ بکەین. بەڕێزان، چۆن پەیوەندی ڕێگەخیتەوە؟ لەگەڵ چێە پەیوەندی ڕێگەخیتەوە؟ ئەبێ ڕیزبەندیەک دانێی بۆ ڕێخستنەوەی پەیوەندیەکان. لەگەڵ ڕیزبەندی دانانە بۆ ڕێخستنەوەی پەیوەندیەکان، هەموو پەیوەندیەک نیسبەتێک لە کاتی 24 سەعاتی خۆتی بۆ تەرخانکەی. یەکەم پەیوەندی، یەکەم عەلاقە، ئێمە پێویستە پەیوەندیەکانمان لەگەڵ خالقی کەونە یەک خەینەوە، یا پەیوەندیەکانمان لەگەڵ دروستکەری بوونەوەرە بە ئینسانیشەوە پەیوەندیەکانمان باشکەین. دوای ئێمە سەر ئەو خاڵە چۆن پەیوەندیەکانمان باشکەین؟ کۆمەڵێک هۆکار هەیە بۆ ئەوی تۆ بتوانی پەیوەندیەکان لەگەڵ پەروەردگارە باشکەی. چونکە ئێمە وتمان یەکەم خاڵ بۆ ئەوەی کەسێکی سەرکەوتوو بێ ئەبێ پەیوەندیەکانت ڕێخەیتەوە. بەڕێزان بە خاڵی با بڵێن هەر لە ناو قەوسی پەیوەندیەکانت ڕێک بخەیتەوە، دوای ئەوە کە پەیوەندیت لەگەڵ خوایە ڕێک خستەوە، پەیوەندیت ئەبێ لەگەڵ خەڵکانی خۆشە ڕێک بخەیتەوە، چونکە تۆ لە دنیادا ئاژی. پەیوەندی لەگەڵ چی ترا ڕێگەخەیتەوە؟ پاشان پەیوەندی لەگەڵ دایک و باوکە. بەڕێزان زۆرمان پەیوەندیمان لەگەڵ دایک و باوکە یانیمانەیە زۆر لاواز. هەر لەو قەوسەی پەیوەندیەکانە پەیوەندی لەگەڵ خوشک و برایە،
پەیوەندی لەگەڵ ئەقریبا و خزم و دۆستەکانمانە، پەیوەندی لەگەڵ ئەو کەسانەی پەیوەندیان لەگەڵ پەروەردگارە باشە. بەڕێزان، پەروەردگار کە تۆی هێناوەتە سەرزەوی بەوەی نەهێناوە تۆ هیچ عەلاقەیەک و ڕەبتێک لەگەڵ پەروەردگارە نەبێ، لەگەڵ خالقی کەونا نەبێ، بە تەماشبی هەرچی ئیشدەیە هەمووی لەسەر سیستەم بڕواشتی وان نییە. تۆ ئاگاد لەو کەسە نییە کە دنیا لەژێر کۆنتڕۆڵی ئەوایە، بە ئینسان و جنۆکە و هەموو مەوجودات لەسەر زەویە، و بە تەمای کەسێکی سەرکەوتوبی مەحاڵە. چۆن نتوانی کەسێکی سەرکەوتوبی پەیوەندی لەگەڵ پەروەردگارە باش؟ چۆن پەیوەندی لەگەڵ پەروەردگارە باشکەی بەڕێزان؟ ئاستی تەقوات بەرزکەرەوە. إن تتقوا الله يجعل لكم فرقانا ومن يتق الله يجعل له مخرجا. کەوابوو ئەگەر تۆ ئینسانێکی متەقیبی خوای پەروەردگار مەخرەجەکانت دەرگاکان لەسەر کاتەوە. ئێکە لەسەر دەرگاکان لەسەر تۆ وەڵابوون، یعنی وردە وردە ئەچی بەرەو ئەو هیوایەتانەی کە خۆ دەتەوێ، ئەو کەسە سەرکەوتووی کە خۆ دەتەوێ. یەکەم شت بەڕێزان، پێنج فەرزەکانی نوێژ لە کاتی خۆیە و ئەو نوێژە بکەی کە خوای پەروەردگار ئەیەوێ. و بە تایبەتی سەلات الوستا کە زۆرێک لە عولەمان پێیان وایە نوێژی عیشا لەگەڵ نوێژی بەیانیە، و هەموو نوێژەکانی تر لە کاتی خۆیە، وەکو پێغەمبەر درودی خوای لێبێت پرسیاریان لێکرد باشترین ئیش چییە؟ ئەی پێغەمبەری خوا فەرمووی ئەسەلات على وەقتیها، نوێژەکانە لە کاتی خۆیە. تۆ پێویستت بە باشترین شتێکە لەسەر زەویا بیکەی بۆ ئەی بچیتە سەر سکەی سەرکەوتن. کابوو یەکەم شت بەڕێزان ئێمە پێویستە پابەند بین بە پێنج فەرزەکانەوە لە کاتی خۆیە. وەکووتم سەلات الوستا زۆر ئاگامان لێ بێ. معقولە تا ئێستا تۆ 10 ساڵە 15 ساڵە چەند ساڵە نوێژەکەی نوێژی باین لە کاتی خۆیان ناکەی؟ معقولە گەنجێکی هەڵناستی دوو چارەکێک پێشبانگ 10 دقە پێشبانگ 20 دقە پێشبانگ دەست نوێژێکی جوان بگری 2 ڕکعات 4 ڕکعات نوێژ بکەی، ڕاز و نیازێ لەگەڵ پەروەردگاری جیهانیانە بکەی. پەروەردگارە من عەبدێکی زەلیل، تۆ خوایەکی بەدەسەڵات و بەزەیی، تۆ خوایەک خەزنەیەکی زۆر گەورەی لە بن نەهاتووت هەیە، من عەبدێکی داماوی تاوانبار، هیچ دەرکێک نییە، هیچ ڕووگەیەک نییە تێ بکەم تەنها ڕووگەی تۆ نەبێ پەروەردگار. داواکانت ئاوە بەرزکەرەوە، ڕاز و نیاز لەگەڵ پەروەردگارە بکە لەو کاتەیە کە پەروەردگار دێتە سەر ئاسمانی دنیا بۆ ئەوەی گوێ لە عەبدەکانی بگرێ، گوێ لە مرۆڤەکان بگرێ، بۆی ڕاز و نیازەکانیان وەربگرێ. چونکە تەنها پەروەردگارە ئەتوانێ ئەم ڕاز و نیازانەی تۆ قبوڵ کا وەریگرێ و بۆشت جێبەجێ بکە. کەسەیە زۆر لە دنیا گوێت لێگرێ، بەڵام زۆر جاری وایە 1 سەعات گوێگرتن 100 داواکاری تۆ هەیە لەوە چێ 1 داواکاریشی پێجێبەجێ نەکرێ. بەڵام تۆ ئەگەر 1000 داواکاری لە پەروەردگارە بێ لە کون فەیەکونێ کاتوانێ ئەگەر قابیلی ئەوە بی هەر 1000 بۆ جێبەجێ بکە. کابوو پەیوەندیەکان لەگەڵ پەروەردگارە ڕێک بکەرەوە بۆی بچیتە سەر سکەی سەرکەوتن. کابوو خاڵی یەکەم بەڕێزان پەیوەندیەکانمانە. کابوو پەیوەندیت لەگەڵ خۆیان باش بوو. ئەزگارەکان بەڕێزان مەچۆ بەسەر موبایلەکەەوە خەوت لێ بکەوێ، مەچۆ بەسەر ئارپادەکەەوە خەوت لێ بکەوێ. پێش ئەوەی کە ئەخەوی 2 ڕکعات نوێژ بکە، دەست نوێژێکی جوان بگرە و بڕیار بدە لە 24 سەعاتە چەند دەقەیەکت داناوێ بۆ قورئان خوێندن و ئەزگارەکانی لە خەوەستان و کاتی خەوتن بخوێنە. بزانە چۆن ئەچیتە سەر سکەی سەرکەوتن، بزانە چۆن بە ڕۆژش دڵخۆشی، بە شەویش خەوێکی خۆش و هادی و کە هەڵستی مرتاحەبی. کابوو لە ئێرەوە لینکی پەیوەندیەکان لەگەڵ پەروەردگارە کۆمەڵک داواکاری زۆرە. جارە تۆ هەر لە بیدات و ئەم سێ خاڵە بۆ من جێبەجێ بکە و دڵنیا باشیتە سەر سکەی سەرکەوتن. نوێژەکانت لە کاتی خۆیان بکە، ئەسکارەکانت بخوێنە، هەوڵ بە لەم 24 ساعەتەی ڕۆژە کاتێکت داناوێ بۆ قورئان خوێندن ئەگەر 5 دقەش بێ. بەڵام ئەم 5 دقەیە مەفەوتێنە. ئەگەر چوویتە سەر جێگاکە و 5 دقەکەی ئەمڕۆ قورئانت نەخوێندبوو، دەست نوێژێکی جوان بگرە و ئەم 5 دقەیە قورئانە بخوێنە، ئەنجا بخەوە. بڕیار بدە لە ئێستاوە
هیچ شەوێک نابێ بەبێ دەستنوێژی بخەوی. ئەو قسەیە بخەرە ئەو لاوە کە قسەیەکی زۆر نازانستی زۆر لۆژیکیە کە ئەڵێ ئەگەر پێش خەوتن دەموچاوت تەڕ بکەی یا دەموچاو بشۆی خەوت لێ ناکەوێت. ئەوە علمیەن ئەسڵ و ئەساسی نییە. چونکە تەنها خوای پەروەردگار ئەتوانێ وا لە تۆ بکاتوە خەوێکی خۆش دەبێ، واگەر خوای پەروەردگاریش بێوێ خەوێکی ناخۆش دەبێ، هەر لە خەوەکەتە ئەو شەوە دووسێ جار ئاوا خەبەرتە بێتەوە لە پڕاو نازانی بۆچی خەبەرت بۆتەوە بۆچی خەوت ئاوا ناخۆشە و خەوەکەت لێ بزڕکێ و ئەو شەوە دنیای خەوی ناخۆشە بێنی و بەیانی هەڵەسی تێر خەو نەبووی. بەڵام تۆ ئەگەر بە دەست نوێژەوە بخەوی دوور کە عاد نوێژ بکەی دڵنیا بە هەم وەکو وتم ڕۆژەکە ڕۆژێکی بەختەوەرانە بەڕێەکەی هەم شەوەکە خەوێکی خۆش بەڕێەکەی. کابوو خاڵ یەکەم پەیوەندیەکانت ڕێک بخەرەوە، یەکەم جار لەگەڵ خوایە، دووهەم جار لەگەڵ خەڵکی خوایە واتە لەگەڵ مرۆڤەکانە. خاڵی دووەم بەڕێزان پرسیارکردن. چۆن ئەتوانم ئەوە بکەم؟ بۆ چۆن بیکەم؟ ئەی بۆ خەڵکی تر پێیان نەکرێ پرسیار بکە بەڕێزان. لا تەعیب نەبێ، خۆت لا ئەوەندە گەورە نەبێ، واتە هەر شتێک نازانی پرسیار بکە. بە پرسیارکردن هەموو شتێک فێر ئەبی، هەموو شتێک فێر ئەبی. بەڕێزان تۆ وەکو وەرە کەسێک بێ مەسەلەن ئەوە فێری زمان بێ، ئەوە فێری علومێکی شەرعی بێ، ئەوە فێری زانستێکی تەجریبی بێ، ئەوە فێری مەسەلەن هەر شتێک بێ، ئەبێ پرسیار بکە، ئەبێ بچێت لای مامۆستایەک بۆ ئەوەی پێی بڵێ و تێی بگەێنێ. بە پرسیارکردن هەموو شتێک فێرە بی. شەرم مەکە لە ڕوونکردنەوەی هیچ شتێکە بۆ ئەوەی فێر ببی. بەڕێزان خاڵی سێم باوەڕ بەخۆبوون. زۆر مهمە ئینسان باوەڕی بەخۆی هەبێ. حتا باوەڕت بەخۆت بۆچی تۆ لە خەڵک کەمتری؟ بۆ ناتوانیشەکانی خۆشت جێبەجێ بکەی، بەڵام بۆ کەسێکی تر لە جێی تۆ ئیشی خۆیش و ئیشی خەڵکی جێبەجێەکە. بەڕێزان خەیر الناس ئەنفعهم للناس، باشترین کەس ئەو ئینسانانن کە نەفعیان کە قازانجیان بۆ ئینسانەکان هەیە. معقولە تۆ ئەوەنە بچووک بی نەتوانی قازانجت بۆ نەفسی خۆ دەبێ ئیشەکانی خۆت بەڕێوەبەری، بەڵام خەڵکانێکی تران ئومەتێک بەڕێوابن هەر وەکو تۆوان، هەر لە تەمەنی تۆیان، هەر شەهادەی تۆیان هەیە، باشە هەر لە مژنگەی کوردستانی وەکو تۆڵی خەریکە دنیا وێرانە بێ و بە سەرسەری تۆوەیە و بەس هەموو ئاسمان تۆشانت داوەتە شاوت دانەتە دەبەر بۆ ئەوی نەکەوێتە سەرزەوی. ئێم خەڵکی تیژ هەر لەم دنیایاژی بۆ ئەمە توانێت دنیایشی جوانکە بۆ تۆ ناتوانی بیکەی. بڕوات بە خۆت نییە، سیقەت بە خۆت نییە. تۆ بڵێ ئێمەشە بکەم، تۆ بڵێ سەرکەوتوو بم، حتا باجی کەوتن نەدەی تام لە سەرکەوتن نابینی. وەکو کوردەوارێڵێ سوارتانەک لێ نابێ بە سوار، ئێبا دوو کەڕت زەرەر بکەی، ئێبا دوو کەڕت تووشی شکست بێی. هەموو شکستێک سەرکەوتنێکی پێ وەکو زارانەڵێن، هەموو شکستێک سەرکەوتنێکی بەدواوەیە. خاڵی سێم بەڕێزان ژیان قورسە. بەو قورسی کە ژیان پێویستی بە کەسێکی عاقڵ هەیە، زیرەکەیە، بە سەلیقە هەیە، کا بۆ ژیان بۆ کەسی عاقڵە، بۆ کەسی تێگەیشتوو بە سەلیقەیە. بەڵام لەوە چی ئەم ژیانە بۆ کەسێکی بەرامبەر بە قسێکی تۆ ژیانی کەسێک بگۆڕی، و بە هەمان شێوە بۆ گوێگرتنی خۆت، بۆ پرسیارکردنێکت، بۆ دیقە و سەلیقەیەکت لە کتێبێک، نەخر لە وتارێک، نەخر لە قسەی کەسێک زانایەک، نەخر لە مانشێتێکای خوێنیتەوە، ژیانت ئەگۆڕێ بگەڕێ بە دوای ئەو شتانەی کە تۆ پێویستە لە ژیان تا پێویستت پێیەتی بۆ ئەوی ژیانت بگۆڕێ. کابوو ژیان قورسە، بەڵام ڕێکردنی هەنگاوی یەکەم قورسە. وەکو ئەڵێ بۆ ئەوەی تەنورێک گەرم بکەی بەرهەمی هەبێ و نان و سەمون و کولێرە پێوە بدەی، بیداهەتی قورسە کە تەنورەکە گەرمەکەی. کە تەنور گەرم بوو لەولاوە بە هەزارەها نانتیا دەرەچێ. بۆیە بیدایەت و خاڵی یەکەم قورسە هەنگاوی یەکەم بڕیار بدە. ئەڵێ مەسافەی میلێک تەبدە بخەتوە، کابوو خەتووەی یەکەم مهمە کە تۆ بڕیار بدەی چۆن خەتووەی یەکەم، هەنگاوی یەکەم، قاچی یەکەم لەکوێ دانەی، بەسمەی یەکەم لەکوێ دانەی، بڕیار بدە بەسمەی یەکەم بە جەریئانە دابرێ، قاچی یەکەم هەنگاوی یەکەم بە جەریئانە دانەی. پێ دوایە تۆش وەکووە خەڵک ئەتوانی گۆڕانکاری بکەی و ئەتوانی لە باشەوە بچی بۆ باشتر. خاڵێک تر بەڕێزان هەوڵ مەبە کۆپی کەس بیت.
کۆپی پەیست چۆن لە نووسینی بەحسێکە باش نییە لە بەڕێوەبردننی ئینسانێکیشە باش نییە. وەک وتم دیقەت بە گوێ لە هەموو کەسێک بگرە، بەڵام بزانە شەرت نییە کە تۆ گوێ لە وتارێکەگری هەمووی بە کەڵکی ژیانی تۆ بێ. شەر نییە کتێبێکە خوێنیتەوە تۆ بێ کۆپی پێیزەم و کتێبەکە لە ژیانی خۆتا تەطبیقی. لەوە چێ لەم کتێبە 3 دێر بەکەڵک بێ، نەخر 1 لاپەڕە. لەوە چێ لە سەعات و نیوێ قسەکردن گوێ لە محازەرێکەگری 5 دقەی بۆ ژیانی تۆ، بۆ ژنگەی تۆ، بۆ تەمەنی تۆ، بۆ سەلیقەی تۆ، بۆ ڕەگەزی تۆ بەکەڵک بێ. بەڵام مهم ئەوەیە تۆ 5 دقەی خۆت لە سەعات و نیوەکە بدۆزیتەوە. ئینسانی عاقڵ ئەوەیە 5 دقەکەی بدۆزێتەوە. بە سەطحی گوێ لە شت مەگرە، بەدڵ گوێ لە شت بگرە، بۆی ئەو شتانەی وەری ئەگری بێتە ناو دڵت دوایی بتوانی لە واقعی ژیانی خۆتا تەطبیقی کەی. خاڵێکی تر بەڕێزان هیچ شتێک ئەستەم نییە. ئەو شتەی ئەتوێ پێی بگەی ئەبێ پێش هەموو شتێک ڕسمەکەی لە مێشکتا دابنێی. خوای پەروەردگار عەقڵی داوە بە ئینسان بۆ بیرکردنەوە، کەوابوو هەموو شتێک ئەبێ لە عەقڵتا لە مێشتا گەڵاڵەی کەی بیری لێ بکەیتەوە ئەنجا بڕیاری لێ بدەی. ئیشی بە پەلە مەکە، بڕیاری بە پەلە مەدە، شتێک لە بێژنگی نەدەی، شتێک با بڵین لە ناخی خۆتا و توێژێک لەگەڵ ڕاو سەرنجەکانی خۆتانەکەی. بڕیاری کۆتایی با بڕیارێکی ژیرانەی بە سەلیقانەی عاقڵانەی لەسەر هۆش بێت، نەک بڕیارێکی سەرخۆش بێت. کابوو زۆر میمە تۆ بزانی بڕیار لەکوێدا ئەدەی وە لەکوێوە ئەم بڕیارە چۆن ڕسمەکەی لە مێشتا ئەکەی و چۆن بڕیارە دەی بیکەیتە پرۆژە، بیکەیتە هەنگاوێک بۆ ئەوەی ژیانت بگۆڕێ. خاڵێک تر بەڕێزان بڕیار بدە ڕقت لە کەس نەبێ. هەر شتێک هاتە بەردەمێت ئەوەندە ڕقبوونەوەت لەبەر خوا و بۆ خوا بێ، خۆشەویستیشت لەبەر خوا و لەبەر خاتری خوا بێ. کاو بڕیار مەدە مەسی بە میزاجی خۆت، بە نەفسی خۆت هەر شتێک مەسەلەن عەقڵی تۆ نەیبڕی ئیتر ئەمە ڕقم لێتی، ئەمە لەگەڵ منە ناگونجی، ئەمە چی وای لێدی ئەم ڕقانە خەریکە مێشکت دۆگماکای ئەی خاتە قەفەسێکی بچووکەوە. بەڕێزان ئەگەر شتێک لەبەر خوا ڕقت لێتی خەینا و ئەبێ کۆمەڵشتی تریشەیە جاری وایە نەفسی تۆ نایکوێنێتەوە، بەڵام ئەبێت لەبەر خوا خۆشت بێ. ئەوە بزانە کە ئین النەفسە لەئەمارەة بالسوء إلا ما رحم ربي. کابوو هەموو نەفسێک ئەمرەکە بە خراپە ئیلا ئەو نەفسە نەبێ کە لە خاڵی یەکەمە باسمان کرد ڕەبت و عەلاقەی لەگەڵ پەروەردگارە هەبێ. خوای پەروەردگار ڕەحمی پێ کردووە و خوای پەروەردگار هیدایەتی خستۆتە ناو دڵیەوە. کابوو هەموو نەفسێک ئەوەی تۆ خۆمان بەرڵاکەین بۆ نەفسی خۆمان و تەسلیمی نەفسی خۆمانی بکەین، دڵنیا بەدەیان هەڵدێر و بەدەیان شی و دۆڵە ئەمان بە کابوو ڕەبت و عەلاقەمان لەگەڵ پەروەردگارە باشکەین بۆی ئەم ئەداتی ئیستیسنای ئێمەش بگرێتەوە کە فەرمێ ئیلا ما رحم ربی، ئێمەش لەو نەفسانە بین کە خوای پەروەردگار ڕەحمی پێکردوون. خاڵێک تر بەڕێزان لە هۆکارەکانی سەرکەوتن بەخیلی بە کەس مەبە، چونکە لە سەروتەوە دەسەڵاتێکی تر هەیە، لە سەروتەوە بینەرێکی تر هەیە کە هەموو شتێکە بینێ. ئەم هەر شتێک لەم کەونەیە خەڵکێک شتێکی هەیە، ئیتر کۆمپانیایەکی هەیە، ماڵێکی هەیە، شادێکی، عەقڵێکی هەیە، سەلیقەیەکی هەیە، جوانیەکی هەیە، هەرچی هەیەی خوای پێی بەخشیوە. دڵنیا بە لەم سەرزەویە هیچ شتێک بەبێ ئەمری خوا ناکرێ. ئیتر بۆچی ئێمە نەفسی خۆمان بگوشینی و نەفسی خۆمان تونکەین لەبەرەوەی ئەوەی هەیە چۆن پێگەی چۆن پێنەگەی بۆ خوای پەروەردگار ئەم شتەی داب ئەوە بۆ نەیدا بە من، ئەوە ئیشی خوایە و پەیوەندی بە تۆ نییە. وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم. جاری وایە زۆر شتی تۆ ڕقت لێتی ئەم شتە بۆ وایە لەولاوە خەیرە. وعسى أن تحبوا خيرا وهو شر لكم. زۆر شتی تریش هەیە کە تۆ حەزەکەی خوایە گیانەوە بۆ من نەبوو، خۆزگە من ئاو مایە، خۆزگە و شادەمە بوایە، خۆزگە ئاوا دەوڵەمەند بوو مایە، خۆزگە نازەمەوەنە جوان بوو مایە، خۆزگەوەنە باڵام بەرز وایە، نەخر خۆزگە لە وڵاتێکی تر بژیامایە. ئەمە خوای پەروەردگار دەزانێت چی بۆ تۆ باشە. لەوە چێ ئێستا تۆ لەم جوانی خۆت جانتر بوویتایە تووشی دان غەڵەت بوویتایە، نەخر لە ئێستای خۆت دەوڵەمەندتر بوویە تووشی دنیای هەڵا بووی، نەخر شادەکەت لە ئێستا بەرزتر بوویە تووشی دنیای هەڵا بووی کە بەرەو هەڵدێرە بە ئەی بردی. کابوو خوای پەروەردگار ئەمەی بۆ تۆی بڕیارداوە بە تەئکید خوا باشتر ئەزانێ کابوو ئەمەد بۆ تۆ باشە. ئەمە بیخەرە قەناعەت و مێشکی خۆتەوە
بۆی ئەوەنە بیر نەکەیتەوە لە خەیاڵاتی خراپ. خاڵێکتر بەڕێزان، ناتوانم لە قاموسی خۆتا دەرکە، ناتوانم ئیشی ئینسانی سەرکەوتوو نییە، ناتوانم ئیشی ئینسانی دۆڕاوە. هەچی پێشکەوتن هەیە لە دنیاە بەم تەکنەلۆژیای پێشکەوتنی ئێستاوە، هەمووی بەرهەمی زادەی ئینسانە، هەمووی بەرهەمی مێشک و عەقڵی ئینسانە. خوای پەروەردگار هیچی لە ئاسمانەوە نەباراندووە. ئینسانەکانی سەرزەویش هەمووی ئینسانانن وەکو من و تۆ، بەڵام مێشکیان بەکارهێناوە، توانیان بەکارهێناوە، ڕۆیشتن بە دوای شتەکان، نەزانستەکان فێربوون، ئەوە تا دنیا سەرکەوتن بەدەزاتوە. وەکو وتم هەمووی سەرکەوتنی ئینسانەکانە، تۆش ئەتوانی سەرکەوتوو بی. کابوو بڕیار بدە لە قاموسی خۆتا، ناتوانم لە قاموسی خۆتا دەرکە. من ئەتوانم ئەوە بکەم، ئەتوانم فڵان شەهادە بەدەست بێنم، ئەتوانم فڵان ئیش بکەم. بەڕێزان، خۆ سەرکەوتن یعنی ئێمە لە دنیا وا نەزانین هەموو سەرکەوتنێکەوەیە کە تۆ پزیشک بی، نەخرز هەموو سەرکەوتنێکەوەیە تۆ ئەندازیار بی، تۆ پارێزەر بی. نە، تۆ بزانە بەهرەی تۆ لەکوێیە بگەڕێ بە دوای بەهرەکەی خۆتا بیدۆزەرە و تەوزیفیکە. لەوچێ بەهرەی تۆ لەم کوردستانەیە دنیای خەڵک هەیە گەڕاو بە دوای بەهرەکەی خۆیان. لەم ڕۆژانەیە من کەسێکم بینی بەسەر لە پۆستێک کرابوو، هەر لە کوردستانە شۆفڵی دروست کرده بوو، گرێدەری دروست کرده بوو، خەریکی سارێکی دروست کرده بوو، خەریکی دروستکردنی تارێک بووتی لە ساسی تارێکم دروست کردو لەم کوردستانی خۆمانەوە شەهادەتشی نەبوو. بۆی بەڕێزان، بگەڕێ بە دوای بەهرەکانی خۆتا بیدۆزەرە وزانم بەهرەی تۆیە لەکوێیە لەو شوێنەی خۆیە تەوزیفیکە، ئیشی پێ بکە، پلان و پرۆژەی بۆ دابنێ و بۆ ئەوەی شتێکی لێ سەوز بێ. کابوو ناتوانم لە قاموسی خۆت دەرکە. ئێمە کێشەمان ئەوەی پلانمان نییە، استراتیجێتمان نییە. زۆرێک لە کاتەکانمان بۆ بە خەو و خەیاڵ و خەو و ئەم با بڵێن ئایپادە زیرەکان و مۆبایلە زیرەکانی کە بەدەستمانەوەیە نازانین چۆن بەکاری بێنین، ئەڕۆین بە دوایە 2 سەعات و 3 سەعات لەو سەرۆسەرمان لە هیچ دەرەچە هیچمان نەکرد. معقولە بۆ تۆی بۆ گەنجێک ئێستا لە شەو ڕۆژێکا 10 سەعات دەخەوی 15 سەعات دەخەوی، ئینتیحارە. تۆیەک لە تەمەنی 18 ساڵی 20 ساڵی 25 ساڵی 30 ساڵی هەرچەندێکی تەمەنی تۆ بزانە بگەڕ یەکسەر چێ بکە بزانە تەمەنی تۆ چەند سەعات پێویستیت بەخەوە. هیچ کەسێک نی 8 سەعات زیاتر پێویستی بەخەو بێ. تۆ معقولە 12 سەعات دەخەوی؟ یعنی لە شەو ڕۆژێکە 4 دانە سەعات یعنی خۆ ئینتیحارکردنە، زەربی هەفتەیەکی زەربی مانگی کە بزانە لە مانگێکە تۆ چەند سەعاتت فەوتاوە. معقولە تۆ لە شەو ڕۆژێکە 4 سەعات 5 سەعات 6 سەعات خەریکی فەیسبووکی، نەخەرە خەریکی پۆبجی. لە شوێنێک تریشە باسم کرد لە کەناڵێک پرسیاریان لە کچێک کرد لە تەلەبەی زانکۆ بوو، دانیشت بوو خەریکی مۆبایلەکەی بوو، وتیەوە خەریکی چی؟ وتی خەریکی پۆبجیم. وتی لە شەو ڕۆژێکە چەندە پۆبجەکەی؟ وتی 6 سەعات. وتی کاتت ناگرێ ینی 6 ساعتی ناکەتی ینی 6 ساعت هیچ کاتم ناگرێ. بەمە خۆکوشتنە لە 24 ساعت 6 دانە ساعت خەریکی پۆبجیە پێشی وایە کاتی ناگرێ. ئێمە چییە؟ مەمە جێلیە؟ کاکەمە جێل تواندوو توانسێ و تواندەیە؟ کابوو بزانە کاتەکانی خۆت چۆن تەوزیفەکەی، چۆن پلانێک بۆم 24 ساعتی خۆت دانەی. خاڵێکی تر بەڕێزان، ئیشارەتێکم پێدا، ئیشارەتی ئاخری پێدەمەوە و کۆتاییەنم بە سیمینارەکەم. بەکارهێنانی عەقڵ بەڕێزان، لە هەر شتێکە ئەتوانی عەقڵ بەکاربێنی. ئێمە شتێکی هەڵەمان هەیە لە ژیانی خۆمانە و ئەزانە ئیلا بێ کەسێک مەسەلەن خەوەن شادەیەکی گەورە بێن تا ئەنجا ئەتوانی عەقڵی بەکاربێنێ. دکتۆر نەبی ناتوانی عەقڵ بەکاربێنی. نازانم خریجی هەندەسە نەبی، فڵان نەبی، مامۆستای زانکۆ نەبی، چوزانم چی نەبی. نا بەڕێزان، ئەی ئەم پەروەردگارە کە تەوزیفی کاری ئینسانەکانی کردووە، ئەکرێ مەسەلەن ئێمە هەمومان پزیشک بین نابێ، هەمومان مامۆستای زانکۆ بین نابێ، هەمومان ئەندازیار بین نابێ. ئەم دنیای پێویستی بە دەیان خەڵکی ترێ، پێویستی بە دوکاندارێ، بە نانەوایە، بە سایاق تەکسیە، بە سایاق پازێ، بە چوزانە، بە خەڵکێکی ترێ لە بوارەکانی تردا ئیشەکەن. ئەمانەش هەمووی عەقڵیان بەکارهێنا و خستۆتە ئیش و ئیشی باشی خۆشیان هەیە و هەموو ئەو شتانەی کە من باسم کردی لە ژیانی خۆیان تەوزیفیان کردووە و ڕەبت و عەلاقەی یەکەمیشیان لەگەڵ پەروەردگارە بەرزە. بەڵام لە هەمان کاتە خاوەن شەر نییە خاوەن شەهادەیەکی بەرز بێ. میمێت و عەقڵ بەکاربێنی. عەقڵ ئەڵێن لە یابانە و کەسێک کە ئاچێ بۆ دەوام هەمە عەقڵ بەکارهێنانە، نمونەیەک لەسەر بەکارهێنانی عەقڵ. ئەو کەسێک کە ئاچێ بۆ دەوام لە یابان، ئەوەی کە زوو ئەچێ لە دوورترین شوێن سیارەکەی ڕاگرێ. بە پێچاوانی ئێمەوە
ئێمە بانیان هەندێک خەڵکێ زوو ئەچێ بۆ دەوام بۆی سارەکەی لە بەر دەمی ژووری مدیر ڕاگرێ نەخر لە حەوشەی ناو بینایی داوامەکەی تیاکە لە پێشەوە ڕاگرێ. بەڵام تۆ سەیری خەڵکی عەقڵێتی یابان کە ئێران خستۆتە ئیش ئەو کەسەی کە یەکەم کەس دێ بۆ دەوام زوو دێ و نیو سەعات و 3 چارەک و سەعاتی پێش دەوام دێ لە دوورترین شوێن سارەکەی ڕاگرێت. ئەزانن بۆچی؟ لەبەرەوەی ئەڵێ من زوو هاتووم بۆ دەوام لە شوێنێکی دوور سارەکەم ڕاگرم وەرزشێکی ڕاضە سەباحیەکەم بانێ وەرزشێکم بە پێچم بۆ ئەو بینایی کە داوامەکەمی لەیە نیو سەعات نەخر 3 چارەک سەعاتێک بە پێ ڕۆم کە زۆر زەرورە ئینسان لە شەو ڕۆژێکە بۆ ئافرەتان نیو سەعات بۆ پیاوان 40 دقە بۆ 45 دقە بە پێ بڕۆن. ئەم سارەکەی لە دوور ڕاگرێ هەموو بانێ 45 دقە و 40 دقەی خۆی بە پێ ڕاو بانیەکی هەواکی فێنک و سازگاری هەیە و هەواکی پاکێ و هیچ خۆشی عیلاج نەکرد. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەڵێ ئەو کەسەی کە دران خەبەری ئەبێتەوە و دران هەیە بۆ دەوام بۆ ئەوەی من شوێنەکەی نەگرم چونکە ئەو کاتی کەم ماوە 10 دقەی ما بۆ دەوام یەکسەر ئەم بێ خۆی بکات بەناو حەوشەی دائیرەکەیە لە شوێنێکی نزیک ڕای بگرێ و یەکسەر بە داوامەکەی ڕاگا کابوو هەر من ئیشەکەی خۆم پێکا ئەو کەسەش کە 10 دقەی ما بۆ دەوام دواش نەکەوتووە و مەدیریش لێی تووڕە نابێ و غیابیش نەدراوە یە بۆ دەوام و لە نزیکترین لەناو حەوشەی بیناکەیە کاتی سارەکەی خۆی ڕاگرێویە بۆ دەوام. سیرکە یعنی ئێمە بێ ئەستن سارەکەمان بەلاونی و ڕاگری بۆی شوێی سارێکی تریش بگرین شوێنی ئەوی نەکەینەوە. ئەمانە کاکە ئەمانە خەڵکانێکن لەوە چێ زۆربیان کە هەر موسڵمان نین هەر بوزی و نازانم چی و چی فڵان و فیسار و ئەمانان بەڵام بۆ ئێ بە ئێمە لە ناو میلەتێکی موسڵمانی لە سانەوە 5 و نازان بۆ سانە و چەند موسڵمانە بیر لەم شتە چاکانە نەکەینەوە. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕابەر و سەرداری مرۆڤاتی فێری دانیشی نەکردوین ئەی کە باسم نەکرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فڕێ باشترین کەسە و کەسەیە خەیر الناس ينفعهم للناس بۆ بێ نەفمان بۆ خەڵک نەبێ یەکەم نەفع بۆ خۆمان دووەم بۆ بەرامبەرمان نەبێ. کاو بەڕێزان کە قسەکەی لێرە ئەوە ینی با بڵێین وەکوڵێ محلی شایدەکەی من لەم جێڕانەوەی ئەم نمونە ئەوە بوو کە مێشت بخەیتە کار فکرت بۆ دێ پرۆژەت بۆ دێ سەرنجی گەورەت بۆ دێ ئیشی گەورەی لێ بەرهەم دێ. بۆیە بەڕێزان با حەز ناکەم کاتەکە زۆر درێژە بخایانێ مهمە ئینسان بەڕاستی عەقڵ بکاتە کار و پێی وابێ ئینسان ئەمەندە کائینێکی گەورەیە هەموو شتێکی پێکرێ شت نییە لەم کەونایە بە تۆ نەکرێ بەمەرجێک ئەم چەند خاڵی کە باسمان کرد هەر بە ڕیزمەندی لە خاڵی یەکەمە لە ژانی خۆتا تەطبیقیکە خاڵانێکی قورس نین سەرۆت و سامان و پارێکی زۆری ناوێ بە تۆ نەکرێ و بە من بکرێ و بە ئەو ناکرێ و بە کەسێکی تۆ نەکرێ ئەمەندە قورس نین بە کچ بکرێ بە کوڕ نەکرێ بەعکسەوە بە کوڕ بکرێ بە کچ نەکرێ بە هەموومان نەکرێ و بە هەموومان ئەتوانین ئیشی چاک بکەین و بە هەموومان ئەتوانین سەرکەوتن بۆ خۆمان بەدەست بێنین. مهم نییە خۆت سەرکەوتوو بی یەکەم خاڵە بێ هەوڵی سەرکەوتنی خۆت بی بەڵام نابێ ئەم سەرکەوتنی تۆ ئەمەنە بچووک بی ئەمەنە بچووک بیرکەیتەوە قەتیز بمێنێت تەنها بۆ خۆت. ئینسانی موسڵمان ئینسانێکی خۆنەویست نییە بەڵام ئینسانێکە کە ئەوێ نەفعی کە ئەوێ هەموو بەشەریەت خێری لێ بینێ کابی تۆ ئەبێ خێر و خێرەکەت کابێ تۆ ئەبێ بەرهەمەکەت بۆ بەشەریەت مێ نەک تەنها بۆ خۆتەوە نەبچووک بیرکەیتەوە. بەڵام مەعقولە تۆ تا ئێستا ئەمەندە بیری تەسک بیری کردوتەوە بچووک بیریت کردوتەوە تەنها نەتوانیوە ژیانی خۆشت بخەیتە سەرسکە بەڕاستی ئەمە داماویە لە ئێستاوە بڕیار بدە بەتەکید دەتوانی سەرکەوتوو بی هەموو لایەک سەرکەوتوو بن. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.